رانی دی کنگرسێدا ڕێک نەکەتن لە سەردەستنیشانکردنا ڕێبەرێ خۆش بۆ سەرۆکاتیە ئەنجومەنێ نوێنەران. ئەنجومەنە دموکراتیکا کوردان لە پاریسێ دەبێژە کوشتنا سێ ئەندامên wan دۆسەیەک سیاسیە و حەزا خۆرتên ێزدیان li cejn û boneyan niha li berxwekirina cilên folklorî ye. سلااو و ڕێزین گەرم دگەل بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington niha spêdeya roja çarşemiyê ye heftî spêdeyê ye. Ez dexîlişem û hêviyên deme xweş ji were dixwazim em ji Amerîka dest bi bernameya xwe bikin. Komariya tundrewekanî Encûmenî Nûneranî Kongresî Amerîka duênê sê şeme çendîn car li dengdaniyan de rêgiriyan li hewlekanî kandîdî komaryekan Kevin McCarthyyan kird bo serokayetî Encûmenî Nûneran. کۆماریەکان کە بوون بە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران ئەمڕۆ جارێکی دیکە دەنگ دەدەن بۆ دەستنیشانکردنی ڕێبەری خۆیان لە ئەنجومەندا. بەڵێن ساڵح بە دواچۆنێکی کردووە و ئاگاداری و وردەکاری زیاترمان دەداتێ. بەڵێن فەرموو. سپاس دەخیل ئەلبەتە کۆماریەکان لەگەڵ ئەوەدا کە بە ژمارەیەکی کەمی کورسیەکان بوونەتە زۆرترایەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا، بەڵام ئەوەی کە پێدەچێت بە کێشە و ناکۆچیێکی ئێجگار زۆرەوە دەستیان کردبێ بە کارەکانیان لەم خولەی ئەنجومەنی نوێنەراندا، بە تایبەتیش وەکو بینیمان ڕۆژی سێشەممە کە دەنگدان دەکرێت. چەند جارێک دەنگدان کرا بۆ ئەوەی سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرن، بەڵام نەیانتوانی. بە پێشوەخت بینەر و گوێبیستی ئەم راپۆرتە بین کە زانیاری زیاتری تیادایە. کۆنەپارێزە تونڕەوەکانی کۆماریەکان لە هەر سێ دەنگدانەکەی ڕۆژی سێشەمەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بوونەتە گەرەیەکی گەورە لە بەردەم هەڵبژاردنی کەڤن مەککارتی بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. بەمەش پشێویەک کەوتۆتە ناو کۆماریەکانی کۆنگرێس کە لەم خولەی ئەنجومەنی نوێنەراندا زۆرینەن. ئەمە یەکەمین جارە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ئەنجومەنی نوێنەران نەتوانێت سەرۆکی ئەو خانەی کۆنگرێس هەڵبژێرێت. لە هیچ یەکێک لەو سێ دەنگدانەی کرا مەککارتی نەیتوانی 218 دەنگی پێویست بەدەست بێنێ تا بتوانێت جێی نانسی پیلۆسی بگرێتەوە. حەکیم جێفری سەرۆکی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران کە کەمینەن لە هەر سێ دەنگدانەکەدا 212 دەنگی بەدەستێناوە. مەککارتی هیچ ئاماژەیەکی نیشان نەدا بۆ کشانەوە لەو دەنگدانانەدا. کۆماریە تونڕەوەکان بەر لە دەنگدانەکانیش جەختیان دەکردەوە لەوەی ڕێگەی نادەن مەککارتی ببێتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. ئێوارەی دوێنێ هەندێک مەرزمان خستە بەردەم مەککارتی، بەڵام ڕەتی کردنەوە. ویستمان دەنگدان بکرێت، هەوڵماندا لە چارەجی یەکەمی ئەم خولەی کۆنگرێسدا دەنگ بدرێت لەسەر وادەی گەڕەکەی. ئەویشی ڕەت کردەوە. بودجەمان ویست لە کۆمیتەی لێکۆڵنەوەی کۆماریەکان، دیسان ڕەتی کردەوە. پلانی سنوورمان دەویست کە نوێنەرانی تەکساس دایانناوە، ئەمیشی ڕەت کردەوە. ئێمە بە متمانەوە لەگەڵ بەڕێز مەککارتی لە ململانێ داین. لە بەرامبەریشدا کەڤن مەککارتی جەخت دەکاتەوە لەوەی ئەم ململانەیەی ناو کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران لە پێناو بەرژەوەندیە کەسیەکاندایە و هیچی تر. مات گەیتس دەڵێت بەلایەوە گرنگ نییە بڕۆین بەرەو فرەیی و حەکیم جێفری هەڵبژێردرێت. ئەوە بە ئازارە ئەندامە پیشەنگەکان هەڵ نەبژێردرێن. جا ئەمە بابەتێک نییە لە پێناو ئەمریکادا. من هەمیشە بە پلەی یەکەم لە پێناو گەلی ئەمریکادا دەجەنگم، نەک چەند تاکە کەسێک کە شتیان تەنها بۆ خۆیان دەوێت. درێژە کێشانی هەڵبژاردننی سەرۆکێکی کۆماری لە ئەنجومەنی نوێنەراندا دەشێ هیوای کۆماریەکان کەمتر بکاتەوە لەوەی بتوانن بە خێرایی بکەونە کارکردن لەسەر دۆسێ سەرەکیەکانی کە خۆیان بە ئەرکی سەرەکی ناودێری دەکەن، لەوانە لێکۆڵینەوەکردن لە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن و خانەوادەکەی و ئەو بەرنووسی یاسایانەی پەیوەندیان بە ئابووری و سربەخۆیی وزەوە هەیە، هەروەهاش ئاسایشی سنوورەکان.
کەڤن مەکارتی پێشتر لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەراندا سەرۆکی کەمینەی کۆماریەکان بوو لە ئێستادا هەوڵەدا ئەم پۆستەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنێ. ئەڵبەت ئەمە پۆستێکی گرنگە چونکە لە دوای جێگری سەرۆکی ئەمریکا بە کەسی دووەمدا دەنرێ ئەگەر هاتوو لە کاتی ڕووداوی نەخوازراودا سەرۆکی ئەمریکا شتێکی لێهات دەتوانێت ببێتە جێگرەوەی سەرۆکی ئەمریکا. ئەڵبەت دەنگدانەکانیش بەردەوام دەبن لەم ڕۆدا، بەڵام نازانێ ئەمڕۆ دەگەنە ئەنجام یاخو ناگەنە ئەنجامێک ویا کەسێک ئەو پۆستە وەردەگرێ لە دەنگدانەکەی دوێنێ سێشەممەدا. ئەڵبەتە کاندیدێکی تر هەبوو ناوی جم جۆردن بوو. جم جۆردن بەڵام لە دانیشتنی سێمی دەنگدانەکەدا دەنگی لەسەر درا تەنها توانی 20 دەنگ بەدەست بێنێ. ئەڵبەتە وەکو زۆرێک لە شیکەرەوەژ ئاماژەی پێ دەکەن ئەگەر بێت و لەم ڕۆژدا نەگەنە ئەنجامێک بۆ دەستنیشانکردنی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەوە لەوانەیە کاندیدی تریش بێنە ناوەوە لەم کێبڕشەیەدا. دەخیل سوپاس بەڵێن. و لێ دادگەها ستاکتان یا ویلایەتە کالیفۆرنیا دۆ سێشەممێ وەسلی براونلی تاوانبارێکی کوشتنە 7 کەسانە لە مەها 4 نیسانی هاتبوو دادگەهکردن دۆ لە هەفتیا بۆ ریژی ئەو بە تاوانە کوشتنە چارج قوربانین خۆ هاتبوو دادگەهکردن تەقەکردن و کوشتنە 7 کەسان ترس و لەرز دناو خەلکی باژارێ سنترل ڤالیدا یە کالیفۆرنیا دروست کردە. ئەو تاوانبار هەڵوەسا بووە سەدەمێ توندوتی ژیان لە دەڤەرە ئالەمێدا لە مەها 10 یابووری براونلی هاتبوو گرتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بسەدان ئەندامین جڤاکا کوردان لە فەرەنسا و لە وڵاتین دیین ئۆروپی دۆه گەهانە هەڤ لە پاریسی ji bo bîranîna qurbaniyên sê qurbaniyên xwe ku li meha borî kanûnê da li navenda çandiya Kurdî hatibûna kuştin bi destê nijadperestekî nehez yê biyaniyan. Rêyadarên Encûmenê Demokratîk û rêberên civaka Kurdan li Fransa dibêjin divêt ku hikûmet ya Fransî xwe li vê dosyeyê xwedî li vê dosyeyê derkeve û bizane kakî li pişt wê êrîşa lê dijî Kurdan e. Em van vîdyoyan dibînin ji wê merasîma ku do hatîkirin û berdewam bû helbet ji bo rêzgirtinê li wan sê qurbaniyên hatîne kuştin her têgotin ku berî 10 salan jî her li Parîsê sê rêberên diyên Kurdanê civaka Kurdan hatibûn kuştin. Helbet behî û şîniya wan sê Kurdên di navenda kultûriya Kurdî da li Parîsê çawa tê rêveçûn termên wan dê li ku derê werin veşartin û lêkolîn li ser wê rûdanê gehaya ku derê birêz Murad Ceylan endamê civaka Kurdî li Parîsê niha rastexwe bi meraya kekê Murad Dembaş ew behî û ew rêzgirtin li qurbaniyan çawa bi rê veçû termê wan wê li ku derê bên veşartin û henartin ku derê? Belê Dembaş belê do ji bo sê rêhevalên me ku li Parîsê yanî wek komkujiya Parîsê a duyemîn ku em bi nav dikin sê rêhevalên me evîn goyî Mîr Perwer hunermendê tevçantê Kurd o welatparêzê Kurd Abdurrahman Qizil 23 kanûnê ku li Parîsê hatibûn qetilkirin do bi tevlîbûnî beşdariya bi hezara Kurd û Kurdistanî û dostên me Fransız û gelek milletê Ewropî bi şopandina em karê bêjin çapemeniya cîhanê merasîmek yanî tevlîbûnek bê hemba tevlîbûnek bi şeklekî serhildanê o
هێرسا gelê Kurd en asta bilind debû do merasîma şehîda û werkirina wan hat li darxistin. باش ئەوێ بێن جەنازەوان بێهێن هاتن بۆ تورکیا بۆ جیهێک دی وێ کوتری بێڤەش هاتن. Belê mîrperwer pêncê me heye yanî sibê saet çarda de yanî saet duê nîvro de li balafirgeha Mûşê Bakurê Kurdistanê ê bêgirtin ji aliyê malbatê û siyasetmedarên Kurd û civaka Kurd û Kurdistan. Abdurrahman Qizil jî dîsa pêncê me heye yanî sibê saet di 10:15 de ê li bajarê Bakurê Kurdistanê Qersê ê ji aliyê malbat û siyasetmedarên HDP gelê Kurdistanê ê bêve pêşwazî kirin. باشە لێکۆڵین li ser wê rûdanî gihaya ku derê kekê Murad? Yani destpêkê pêwîst e em vê êrişê wek êrişek terorîzmê wek êrişek ku li hemberî 5 milyon gelê Kurd hatiye kirin em wisa tarîf dikin. Yani di çapemeniya de ancî daxuyaniyê dewleta Fransa de destpêkê de wek şeklekî nijadperest û hat navnîşankirin lê bi rastî em wisa nafikirin. Em wek civaka Kurdistanê wek saziyên Kurd li Ewropayê tevgerên Kurd li Ewropayê em wisa nafikirin. Em dibêjin ev komkujî û em tenê nabêjin bi rastî jî çapemeniya Fransa, raya giştî Fransa ê nêzî me derdora me tenê na yanî kesên ku tekiliyê me jî wan re çûnin wek berdewamiya komkujiya Parîsê ku bi sedî sed vekirî eşkere ji aliyê dewleta Tirkiye hatiye kirin ku berdewamiya komkujiya Parîsê a yekemîn e em çima viya dibêjin o ev êriş ne dervî Erdoğan e ne dervî faşizma Türkiye çima em viya dibêjin yanî bifikirin civîna di pêşengiya Birêz Macron de bîstê kanûnê li Ammanê hatibû pêşxistin o di wê civînê de rola Türkiye ku qawûsê yanî nakokî çêbûne û qawûsê dibe sebeba qawûsa rojhilata navê piştî wê bîstê kanûnê jî de Fahrettin Altun gefal dewleta Fransa dike dibêje heger hûn li hemberî PKK li hemberî YPG YPJ hûn biryar nestên tişnekin em ê li cîhanê li her derê em ê karibin ji bo welatê xwe em ê parastina xwe bikin bi vî şeklî tarîf Murad Egîd Bilat jî berdevkê Encûmena Demokrat a Kurdan li Fransa dibêje ku ev doz mîna doza sala 2013 ne û bi tevahî pirsek dewletê ye bi taybetî jî mijara tîrora dewleta Tirkiye ye. Çima di nîva Parîsê da Kurd wê werin armanjkirin çima ne li welatên dî tiştê wesanîne çima Fransa bi taybet û Parîs? Yani ji bo vê bersivê pêwîst e em biçin şerê wek şerê sêyemîn ku rêberê gelê Kurd rêber Abdullah Öcalan bi nav dikir yanî navenda wê jî Kurdistan bû o Sûrî bû yanî em biçin wê demê pêwîst e di vê derê de li hemberî Daişê koalîsyonek hebû li vê hemberî di vê koalîsyonê jî de em bêjin Rojavayê Kurdistanê Başûrê Kurdistanê her derê de êrişa Daişê hebû lê koalîsyonek hebû koalîsyona navnetevî jî bi hêzên Kurda re bi hevdûr dixebitî û di heman devê de çawa Şengalê çawa Mahmûrê çawa Kobanê çawa Başûrê Kurdistanê dibin êrişê Daişê de bûn heman demê Parîsê jî dibin êrişa de bû lê yanî piştî em dibêjin yek ev hevkariya ku dewleta Fransa û dewletê Amerîk ku bi hevdûra li wila Rojava anha bi hêzên Kurdan re bi hevdûr dixebite ew jî hatiye hedef girtin. Belê kekê min ez dixwaz ez bêjim we çi belgedê destê we dane heta hûn bikaribin ji dewletê bixwazin weke Fransa li xwedî vê pirsê derkeve ne bitirê mesela wîta wan barî ku êrîş kirî dadgeh bike belkû lê rûyê siyasî wê bigare û bizane kî lî pişt wê ye belgeyek di destê we de heye hûn bikarin bidin dewletê
yani belge desteme êrîşa nehê çele 2013 o daxuyaniyên em bêjin daxuyanînên Fahrettin Altun, daxuyanînên Süleyman Soylu ku gef xwendina û piştî vê komkujiyê jî yani wek eşkere bûye wek ên 2013 jî Süleyman Soylu dibe pêşengiya piştî komkujiya Parîsê a duyemîn komkujiyê piştî wê Süleyman Soylu dibêje di pêşengiya Erdogan de em ê li hemû cîhanê li hemberî terorîst em ê nav tevgerê de bin û em ê bi dawî bikin. Adînê tiştê destê me ku em dibêjin yani ev kesekî bê organize nikare bê o çima destpêkê saziya Kurda o li vê derê tenê ne xerîb yani vira xerîb di vê kuça me de xerîb encê ku kêmin. Ya adînê cê ku jê hatiye wek em dibêjin sendenî dibêje û mont xwe dibêje li wira Fransız tunene adînê yani em bêjin em me banga dewleta Fransa kir me got ev êlîş li gelê Fransa jî hatiye kirin ew jî dibêjin Fransiya jî ew gotiye belê lê ev êlîş li gelê Fransa jî hatiye kirin o em di nav kesên ku wek dewlet em bêjin wek saziyên sivîl ku bi nav dikin em di nav nijadperestê Fransız zade em di nav ê rast yani ne çeprast e em anketeke çekin lêkolîneke çekin yani gelê Fransa ji çep û rast û anarşîst û faşîsta gişka de hemû gelê Fransa xwe deyndar ê gelê Kurd dibînin ji ber piştî êrîşa Daişê gelê Kurd bi rastî jî di nav civaka Fransız de bi tiştekî bi baş tê behs kirin û xwe deyndar dibênin gelê Fransî û gelê Ewropî. Murad Ceylan endamekî civaka Kurdan li Parîsê rast xwe bi min re bû gelkî spas em her lê Fransa dimînin û kêşeyek din heye ku xelkê giştî û li anên siyasî jî dilteng kirin ew jî dema ku polîs teqê li wan kesan dikin li demê daxwazkirina pişkinînê guh nadin fermanên polîsan ev bûye sedemê kuştina jimarek xelkê bê guneh ev raporta li ser vê mijarê ya dengê Amerîkaya. زۆر بوونەوە کەسانەی کە ڕاستەوخۆ لەلایەن پۆلیسەوە تەقیان لێکراوە کاتێک ڕەتیان کردوتەوە پابند بن بە فەرمانی ڕاگررتنی سایرەکانیان بەو هۆی لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 10 کەس کوژراون لە فەڕەنسا ئەو ڕووداوانە بوونەوەی وروژاندنی چەندین پرسیار لەبارەی ئەو هەلومەرجانەی کە پۆلیس شەک بەکاردەهێنێت. ئێمە پێکەوە لە چێشخانەکە بووین و دواتر چوینە دەرەوە بۆ پیاسەیەکی کورت و دواتر جۆمان لە دەنگی تەقە بوو سەرەتا پێمان وا بوو تەقەمەنیە و دواتر لە ڕاستیدا بۆمان دەرکەوت شتێ ڕووی داوە. شۆفێرێک لە مانگی سێدا لە سێڤران کوژرا شۆفێرێک و سەرنشینەکەی لە پاریزە مانگی چواردا و پاشان لە مانگی شەردا سەرنشینێک دوای ڕاکردن لە ناوچەی هەژدا و کۆچبەرێکی میسری لە سنووری فەڕەنسا و ئیتالیا کوژران. سەرەتا گوێمان لە 2 تەقە بوو دواتر گوێمان لە 4 تەقە بوو بە هەر حاڵ چەند تەقەیەک. چەند کەسێکی دیکە ژە شارەکانی دیکە لە مانگی هەشتەوە کوژراون هاوکات ڕۆژی چوارشەمە 2 کەسی دیکە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا لە شاری ڕێنۆنیس کوژراون. لە زاری خۆیەوە نەمتوانی تەواوی ڕاستیەکانم بۆ دەربکەوێ بە هەر حاڵ لە یەک شت دڵنیام و دەزانم براکەم هەرگیز نەیتوانیوە ڕوبەڕووی پۆلیس ببێتەوە یان لە دەستی پۆلیس ڕابکە نیشانەکانی تونند و تیژی بە ڕەفتارەکانیەوە دیار نەبووە. ئایا چ بارودۆخێکدا پۆلیس دەتوانێت تەقە بکات بۆ سندیکەکانی پۆلیس ڕەتکردنەوەی پابندبوون بەڵایەکی ئاسایشیە یەکێتی کۆمسیاری پۆلیسی نیشتیمانی ڕۆژی چوارشەمە لە تویتێکدا دوای کوشتنەکەی شاری ڕێنۆنیس بڵاویان کردەوە ئاماژەیەکی زۆر نیگەرانیە سەبارەت بە بڵاوبوونەوەی عەقڵێتی ئینکاری دەسەڵاتی پۆلیس و دادپەروەری. ئەمڕۆ زیاتر و زیاتر ئەگەری ئەوە دۆزینەوە کە پۆلیس هێزەکانی پاراستنی یاسا و ڕێسا بەگشتی سزای کوشتن دەرەکەن چیتر ئەمە دادوەری نییە بەڵکو پۆلیس بە شێوەیەکی گشتیتر وا دەکەن واتە جارێکی دیکە ئەمە کێشە دروست دەکات ئەمەش دەبێتە هۆی ئەوەی زیاتر چەک بەکاربهێنرێت ئەو چەکانە ئاسایی نین تەنها بەکارهێنانی دەمانچە نییە بەهێزە ئیتر واتە کوشتن کاتێک لێکۆڵەرەوان ڕوبەڕووی بەڵگەی بابەتیانە ئەبنەوە هەمیشە وەڵامی باوەڕپێکراویان لەبەردەستدایێت لێکۆڵەران بینیان کە پۆلیس هیچ شتێکی نییە بیشارێتەوە و تەخەکردنەکان بەڕاستی ڕەوان بە لە بەرچاوگرتنی ئەمە داواکاری گشتی بڕیای دام ئێوارەیە ڕێگەیان پێ بدا بچنەوە ماڵەوە کە زۆر باش و سوودبەخشە.
بە پێی ئامارانی کە ئاژانسی فرانس پرێس لە سەرچاوەیەکی پۆلیسەوە دەستی کەوتووە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ژمارەی ڕەتکردنەوەی پابەندبوون بەم جۆرەیە. لە ساڵی 2021دا 14256 کەس ڕەتیان کردوێتەوە پابەند بن. لە ساڵی 2020دا 13018 کەس بوون. لە ساڵی 2019دا 14075 کەس بووە کە ڕەتیان کردوێتەوە پابەندی فەرمانەکانی پۆلیس بن. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران دوێنێ سێشەمە لە سێهەمین ساڵیا دیکۆچی دوای ژەنەڕاڵ قاسم سولەیمانی بەڵێنی دا کە تۆڵەی کوشتنی بکاتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە حکوومەت لایەنگرانی خۆی بۆ ماتەمینی لە هاوکاتی چەند مانگی نەڕەزایەتەکانی دژ بە حکوومەت کۆ دەکاتەوە. ژەنەڕاڵ قاسم سولەیمانی قۆمانداری باڵای ئێران لە هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکا لە عێراق کوژرا. ڕئیسی لە مەراسیمێکدا بە بۆنەی کۆچی دوایی ئەو ژەنەڕاڵە ووتی کە ئەوانەی لە پشت کوشتنی بوون بە دڵنیاییەوە تۆڵەی خوێنی شەهید سولەیمانی دەدەنەوە. ئێران وەڵامی کوژرانی سولەیمانی دایەوە و بە هێرشی موشک بۆ سەر بەرگەکانی ئەمریکا لە عێراقدا چەند ڕۆژێک دوای کوشتنی سولەیمانی. لایەنگرانی شۆڕەشی ژنان لە ئێران دەڵێن خۆپیشاندرانی ئێران گۆڕانی ڕژێمیان دەوێتن. پێویستە ئەمریکا وڵاتانی دموکرات خواست ڕۆژ ئاوا پشتیوان بن. ئایا شۆڕەشی ژنان لە ئێران پێویستی بە چ جۆرە پشتیوانیەکە؟ خانم سۆزان فەتاحی پزیشک و چالاکوانی مافی مرۆڤ لە ستۆکهۆڵم سوید لەگەڵمانە بە وەڵامدانی چەند پرسیارێکی کورد کۆنەکشن. سۆزان خانم ئەم کاتت باش، سوپاسی کاتی جەناب دەکەین و ئەبێ ڕۆژ ئاوا چ جۆرە پشتیوانیەک لە شۆڕەشی ژنان بکاتن. بێڕای سلااو و ڕێز بۆ جەنابێت بۆ بینەرانی و بیسەرانی بەڕێز هیوادارە هەمولایەکسا و سڵامەت بن. بەڵێ ڕاستە کە تاکو ئێستا وڵاتانی ڕۆژاوە پشتگیری خۆیان بە نووسینی بەیانکردنی لامە و ڕاگەاندن پشتگیری شۆڕشی ژینە شۆڕشی ئێستای گەلانی ئێرانیان کردووە. و ئەوەش جێگای دەستخۆشیە و نیشانیان داوە کە لە ڕێگەی بەشداریکردن لە خۆپێشاندان و حتا بەڕێوەبرنی خۆپێشاندان لە باسەکان لە پەرلەمان و لە ناو حکوومەت و لە گفتوگۆکانیان داوای نیشان داوە کە پێشگیری شۆڕشی ژینان شۆڕشی ئێستان کە لە ئێران و بتابەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت. بەڵام ئەوە تەنها ڕێگا حلێک نییە، تەنها ڕێگا چارەیەک نییە بۆ ئەوەی کە شۆشە بەردەوام بێ. ئەو شۆشە پێویستی بە پشتگیری زیاتر هەیە و پێویستی بە نیشاندانی بە ئەمەلی کار هەیە. ڕاستە لە پەرلەمانی ئەوروپا ڕایانگەیاند کە پەیوەندی دیپلۆماسیەکانیان لەگەڵ ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی ڕادەگرن، بەڵام دەبینین کە ئێستاش هەموو وڵاتانی ئەوروپایی سەفارەتەکانیان لە ئێراندا هەرماوە و نەفەراتی خۆیان نەهێناوەتەوە و کە من ئەو وڵاتانەی کە سەفیرەکانی ئێرانیان داوت کردووە بان کردو بۆ یەکە باس لەسەر وەزی ئێستای ئێران بەگشتی بکەن و حتا ئەو کاریان نەکردو کە هەوڵ بدەن کە بە شێوەیەکی تونتر بێنە پێشێ بۆ ئەوەی کە مەبەست ئەوەیە کە فشاری دیپلۆماسی لەسەر ئێراندا بنڕێ. بەڵام حەزم دەکرد لەو بابەتە دەرچم کەمێک دەگەڕێمەوە لەسەر هەمان بابەتەکان، بەڵام وەک پزیشک دەمویست پرسیارێ لە جەناب بکەم چەندێک ئاگاداری باری تەندروستی ئەو پارێزگاکانیان ئەو هەرێمانەی کوردین لە ڕۆژئاوا کە فشاری زۆریان لەسەرە. لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەرەتاوە حکوومەت بە شێوەی پێویست هەوڵی نەداوە بۆ دروستکردنی باری تەندروستی خەڵکی، بۆ دروستکردنی نەخۆشخانەی باش بۆی کە بتوانێت پسپۆری باشی تێدا کار بکات. لەگە ڕێزم بۆ هەموو دوکتورانە، بەڵام دەزانم کە ئەو ئیمکاناتی کە پێویستیانە لە ئەوڵدا لە لای جمهوری ئیسلامیەوە بۆ خەڵکەی دانەنراوە. ئەو یەکەم. دووەمیش کە جمهوری ئیسلامی و کاربەردەستانی حکوومەتە بە درڕندەترین شێوە دەستڕێژی گولە
دەکەن بەسەر خۆپێشاندان و بە سەدان کەس بریندار دەکەن بە سەدان کەسن تا ئێستا کوشتووە بەڕاستی ئەوە وای کردووە کە ئەو بریندارانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەن نەیانوێراوە سەدای نەخۆشخانەکان بکەنەوە بە شێوەیە کە ڕەسمی چارەسەریان بۆ بکرێت لە ترسیەوەی کە دەستگیر بکرێن و دوایی ئاراستەی زیندان لە دەرەوە هەوڵێکتان داوە بۆ یارمەتیدانیان بەڵێ ئەگە دوای پرسیارەکەم وەزعەتی ئێستایان باشنێ لە ڕاستیدا لەبەرەوەی کە ئەو پێداویستە پێویستیانە نییە و ئەو کارانەی کە دەکرێن بە شێوەی شاراون لە ماڵانن لە دێهاتەکان دەکرێن و ئەو ئیمکاناتێکی هەیە بەڕاستی نیانە ئێمە هەوڵمان داوە لە دەرەوە و حتا لە نێوخۆی ئێرانیژە هەوڵ بدەین کە ئەو پێداویستە پزیشکانەی کە پێویستە و دەرمانانەی کە پێویستە بتوانین بەلەڕێی کۆنتاکتەکانمانەوە ڕێی پەیوەندەکانمانەوە واردی ئەو شارانەیان بکەن و ئەوانیش لە نێو خۆیاندا بڵاوی بکەنەوە بەسەر بریندارەکاندا بەڵام کوکتم لە بەڵکی ڕاستمی ناتوانین دەگەڕێمەوە بابەتە سیاسیەکان بریتانیا خۆت ڕەنگە بیست بێت دوێنێ و پێرێ بە فەرمی سوپای پازدارانی ئێران وەکو گروپێکی تیرۆریستی دەناسێنێت بەهۆی ئەوەی بەهۆی نەڕزدەکان دش بە حکومەتەوە 7 کەسیان دەستگیر کردووە هەڵبەت ئەو سوپای پازداران بە تاوانی پەیوەندیان لەگەڵ بریتانیا حەز دەکەم گوێ لە شیکردنەوەی جنابت بگم بۆ هەنگاوێکی بەم شێوەیە هەر هەنگاوێک کە بێتە هۆی زەعیفکردنی حکوومەتی جمهوری ئیسلامی هەنگاوێکی پیرۆزە ئەوەش بۆ خۆی وا دەکات کە ئینتەرناشنڵ دەنگدانەوەی زیاتری هەبێ پشگیری زیاتر بێت لەو شۆڕشە کە بەڵێ ئینگلیستان وەکو وڵاتێکی بەهێز کە تاکو ئێستا لەوانەیە بە شێوەی پێویست تون نەبێت بەرامبەر با سیاسەتی ئێران لێردا نیشان دەدا کە بەڵێ منیش بەخستنی سوپای پاسان لە لیستی تۆریستەوە ئەو پشگیری ئەو شۆڕشە دەکەم و بە ئێران نیشان دەدەم کە ئیدی منیش لە بەرەی ئەولاترم لەبەرەی تۆدانیم و ئەوە ژوا دەکات کە وڵاتانی دیکەی ئەوروپایی وڵاتانی دیکەی دنیا پشگیری لەوە بکەن کە سوپای پاسان بێتە نێو لیستی تۆریستە و بێگومان ئەوە دەبێتە هۆی بەرتەسکبوونەوەی کار و چالاکی ئەندامانی سوپا و ئەوەش لێدانێکە لە ناخی جمهوری ئیسلامی لەبەرەی جمهوری ئیسلامی لە چل ساڵی ڕابردوودا هەموو کارێکی خۆی کردووە بۆ بەهێزکردنی سوپای پاسداران لەبەرەوەی کە دەزانین ڕۆڵێکی بەربڵاویان هەبووە لە شێواندنی خۆڕڵاتی ناوەڕاست و لە دەست تێوەردانی سیاسەتی وڵاتانی دەوروبەر و لە تێرۆریست ئینتەرناشنڵ تێرۆریزمیان لە تێرۆرکردنی نێرانی جمهوری ئیسلامی بچینە ناو ئێران پێش چەند ڕۆژێک سەرۆکی مەجلیسی شورای ئیسلامی ئێراندانی بەوە ناکە پێویستیچە بە چاکسازی لە سیستەمی حکومەتدا لە هەموو بۆرەکاندا دەوێت پێشتریش لە دوانێکی دەگمەندا دانی بەوە نا کە هەڵا لە بەڕێوەبردننی وڵاتدا کردووە و داوای چاکسازی لە میکانیزمی حکومڕانی کردووە بە بڕوای جەنابەت ئەمە هیوایەکە کە نیازی گۆڕانکاری لە ئێراندا هەیە؟ جمهوری ئیسلامی حکوومەتێکە کە باوەڕی بە مافی یەکسانی مافی مرۆڤ نییە بۆیە ئەم باوەڕم بەوە نییە کەوان دەتوانن چاکسازی دروست بکەن خودی حکوومەتەکە لەسەر زوڵم و زۆری و تۆقان و ترسان دروست کراوە بۆیە پێم وانە کە ئەوە هیوا بەخشە کە کەسێک قسێکی وا دەکە بەڵکو پێم وایە کە تەنها ڕزگاریکردنێک لە وەزێتی ئێستایران نەمانی ئەو حکوومەتەیە و بەڕاستی بە سزادان و بە دەدگاییکردنی هەموو سەرانی ئێرانە. بەڵێ سوزان خانم یعنی ئەم ماوەیە دەبینین کە حکوومەتی ئێران ڕژیمی ئێران هێزەکانی ئاسایش لە ئێران لە سوپای پازداران بە شێوەیەکی زۆر تون مامەڵە لەگەڵ خۆپێشاندانەکان دەکەن خۆپێشاندانەکان دەکەن ببوورە یعنی ئەمەش تا ڕادەیەک ئێمە هەستەکەین یان لە بەبێ ڤیددیوەکانی کە ئێستا دەگەن یعنی ئەو خۆپێشاندانە وەکو جاران گەرم و گوڕ نین ئێوە چۆن سەیری ئەو وەزع دەکەن لەم ماوەی هەفتەی ڕابردوودا؟ ڕاستە وەکو جاران لەوانەیە گەرمگوڕ نەبن بەڵامەوە نیشاندەی سادبوونەوەی خەڵک نییە شێوەی ناڕزایی دەربڕینەکان پەریود دەتوانێت بگۆڕدرێت بۆمان دەرکەوتۆ کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە گەورە و بەچووکە بە پیر و بە جەوان هاتنە شەقامەکان و ئێستاش ئامادەن بێنە شەقامەکان بەڵام ئایا ئەوە
کارێکی دروستە لە ئێستادا وەختێک کە جمهوری ئیسلامی بە درڕندەترین شێوە بە تەقەکردنی ڕاستە و خۆ لە خۆپێشاندان بەرامبەریان دەبێتەوە. بۆیە لە ئێستادا مێتودی ئەو خۆپێشاندانە گۆڕدراون زیاتر دەتوانێت لە کۆبوونەوەی کەمتردا بە جەمعیەتی کەمتر بێنە بەرچاو، بەڵام هەر بەردەوامن بەتایبەت لە خوێندکاکان، لە ڕانیژگاکان، لە شوێنی کارەکان. هەر وەختێک بۆ نمونە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران داوای خوانێکیان کرد بکە خەڵکی دی دوکانەکانیان داخن ئەوە کارانیان کردوانی خەڵک ئامادەی کارە، بەڵام تۆ ناکرێت ریس بکەی بەڕاستی کە و خەڵکە هەمیشە بە بەردەوامی لە شەقام بن و تووشی توندوتیژی ڕسمی بنەوە. خانم سوزان دەمانبینی لە سەرەتای خۆپیشاندنەکان کە پەیوەندیەکان لە نێو شارەکاندا و بە تایبەتی لە سوشیال میدیا و ئەوانە زۆر بەهێز بوو. ئایا ئێستا ئەو هێزە ماوە خەڵک ئاگاداری یەکترن لە شارەکان، لە شوێنەکان، لە هەرێمەکان چی دەکرێت چی ناکرێت؟ پێم وابێت کە ئەوانی شێوەی پەیوەندی خۆیان هەیە، لەوانەیە کە وەکو من و جەناب نەتوانین لە سوشیال میدیا بە ئازادی بکەین، بەڵام پەیوەندیەکان ئەڵقەن و بە دڵنیایەوە کە هەیەە. بەڵام لەبەر ئەو زوڵم و ئەو توندوتیژەی کە لەلایەن حکوومەتی ئێرانەوە بەرامبەر بە خەڵک دەکرێت و ئەو هەموو کۆنتترۆڵی کە بەرامبەر بە خەڵکەیە ئەو خەڵک ناتوانێت بە ئاشکرا و شتە بکە، بەڵام بە بێگومان پەیوەندیەکان هەر هەن، بەڵام لە ڕێگەی خۆیانەوە. خانم سوزان فەتاحی پزیشک و چالاکوانی مافی مرۆڤ لە ستۆکهۆڵم، زۆر سوپاسی کاتی جەناب دەکەین. دەستەکان خۆش. سپاس بۆ جەنابەت. سپاس بۆ جەنابەت. ڕۆژ باش. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. وەزارەتە دەرەوەیە ئەمریکی دەبێژە واشنطن قەت ڕێنادا دکتاتۆری سووریا بەشار الئەسەد دەسەڵاتەخوا جارێکە دی ڤەگەڕینەوە وەک بەرسف ji بۆ پرسیارە پەیامێرە ئەلحوڕە سەبارەت نزیکبوونا تورکیە و ڕژێما سووری پەیڤدارێ وەزارەتە دەرەوەیە ئەمریکی گوت واشنطن ji هەموو هەڤاڵبەندên xwe re gotiye û bi rihunî jî eşkerekiriye ku niha nedemê başkirina peywendiyana digel rejêma Sûrî. Di daxuyaniyekê da ku roja duşembeyê hat weşandin berpirsê ajansên alîkariyên miroviyên netewên yekgirtî daxwaz ji endamên encumena ewlekariya netewên yekgirtî kiriye ku xeta jiyanê ya bi navê xeta jiyanê ya alîkariyên sunûrî ji bo bakurê Rojavayê Sûriyê biparêzin. Wan hişdarî daye ku bê wan alîkariyan bi milyonan kes nemaza awareyên li cihwarên xwe derketîne dê bê xwarin û bê hewangeh bimînin. Berdevkê netewên yekgirtî Ferhan Heq duh sêşemê li netewên yekgirtî li New Yorkê ji rojnamevana re ragihand û got ku biryara encûmenê ewlekariyê ya 2642 ku rê dida alîkariyên ji sunûrê Tirkiya bo bakurî Rojavayê Sûriya bên şandin heftiyabê wê bi dawî were. Li gorî berdevkê netewên yekgirtî di sala 2022 da ajansê û rêxirawên hevkarên netewên yekgirtî her mehekê alîkarî şand şiya alîkarî bişîne ji bo 2.7 milyon kesan ku awaranan li ser sunûrê Tirkiye. Ev çaremîn zivistana bi ser derbiderên seranserî Sûriya de bi taybet jî serêkaniyê li kampa Waşokanî de li navçeya Hesekê derbas dibe ji bo kêmbûna alîkariyan û naskirina netewên yekgirtî bi kampê wî kampê rewşa mirovî li kampê rastî zehmetiyan dibe. Peyamberê dengê Amerîka Zana Ömer ev rapor ji Qamişlo gihandiye. Emîra Xidir amadekariyên pêşwaziya zivistana çaremîn li kampa Waşokanî dike. Malbata wê ji 8 kesan pêxtê. Bigotina wê werzê zivistanê dijêr çadırê de pir sar e. Nizanin wê çawa vê zivistanê derbas bikin. Zarokên min ji sermayê nexweş ketine. Ez bihêvîme ku mazotên me belav bikin da ku em karibin sobeya xwe vêxin.
کامپا واشوکانی گل رجلاتی حسکی دکوه و بحزارا در بدرین سریکانیش 2019 ده دحویله پشتی ایرشا ترکیه سریکانیه هیان هاجی UN و کامپی ناسناگه پرانیا چادرین کامپی رزیانه و نهاتنه گوهرتن هفسروکا مجلسا کامپا واشوکانی هیوین عبدو دبیجه پیوستی بنوکرنا چادر و آلاوین هندری گونان هیه براستی افبور سالات چاراکسکی یعنی ولو آلیکاری ندانه جار که تنی هاد گوهرتن بس آنا پیوستی پی هیه و زیوستان خصوصی یعنی افروشاک کونا پر تعدلی هاتی اف 4 سال سر درباس وی کسکی نگوهرتیه لگوری آمارین هری داویین ریوبریا کامپا واشوکانی دناوا کامپی ده 2355 مالبات هنه هجمارا کسان دگهیجه 16306 کسان بهتری نیوی زاروکن بهاتنا ورزی زوستانی نخوشی زیده دبن به تایبتی دناوا زاروکان ده ریوبری ناوندا هیوا سور آ کرد لناوا کامپا واشوکانی ده محجوب حسن دبیجه هجمارا سردان کلینک تندورستیه د کامپی ده روزانه دگهیجه 200 کسی بهاتنا زوستانی اف هجمار و زیده تر ببه اما د زوستان نخوشیان و در دکوین امجرد بیجن التهاب جهاز تنفسی مسئله گریبن مسئله اسهالین مسئله التهاب لوزات دم داوی دیجی شخوت زوستانی جی ده لشمانیا جی حیا آستکی بری هبو لینها هموها ولدان هاتن کرن درمان هاتن رشادن حیا آستکی باش حیان هم کارن بیجن باشه بهاتنا زوستان روشا در بدرین د کامپین باکو رجلاتی سوریه ده خرابتر دبه هر سال هجمارا وان زیده دبه برانبری وی یکیجی آلیکارین مرووی کم دبن لالی یکیدن گفو ایریشن ترکیه لسر هریمین کردین سوریه باندوری لسر روشا دوری بگشتی دکه و مطرسیه که مزن لگل در بدران چه دکه گو او در بدره که جهکی دن ببن زانا عمر دنگ امریکا کامپا واشوکانی سروکی روسیا ولادیمیر پوتین پلان دکه کو روژا چهارشنبهیان ایرو به سروکی ترکیه را رجب طیب اردوغان پاخوه بردفکی کرملین دمیتری پیسکوف دو سهشنبه اف داخویانی جا آژانسا نوچیانیا انترفاکس روسی را راگاندیا هر دو ریبران چندین پیوندی به تلفونی پیک آنینا لجدمی کو روسیا لمها شباطا بوری ایریشی اوکرانیا کری ترکیا د سال 2022 دا و به هفکاری دیگل نتوینه گرتی نافبریان نتوینه گرتی خبات کر جبو کو ری بده هنارتنا گنم و جهه همی اوکراینی هم جی روسیا بتایبه جی جبندرین اوکرانیا لوان سالان لبرخورکرنا جلو برگن رسانین ملتان بویا دیاردک دناف جواکن روشلاتان ناوین دا بتایبت دناف خورتان دا هل بد جواکا ازدیان یک جوان جواکایا کنها خورتن وی جواکی کچو کر بتایبت لجاجنو هل کفتان قابل جلین فلکلوری ده خملینن نها خواستا که اگجار زور جی لسر وان جهین درونا وان جلو برگن رسان و فلکلوری هيا وبتايبتي جي بشتي كارساتا شنغالي كاوا عمر فاميلي دنجي امريكا للدشتا موصلي اف رابورت اماده كريا برکرنا جلین رسن هابوی دیارده دناوا جواکی ازدیان دا و بتایبت لججن و هلکفتان کچو کرین ازدیان خوب جلو برگن فلکلوری اتخملینن لجهه درینا جلین رسن نها خواستکی اگجار زور لسر هیا و بتایبت پشتی کارساتا شنگاله روجي ما وعيد ما ومناسبين ما هم كافان جلو بركا البرخوت كن و قالك تلابي سرفانجل كاها و يعني تشتاقي مقدسة مجل كيف خوا بعردين وبرخوا بكنو كيف ما قالك جديد قالك برخوت كان دعوتا برخوت كان حفلة برخوت كان نوروزي برخوت كان يعني زاني تشتاقي قالك جرنجا جوفيت طبعا في عالمي وفانجل كيت باق جويدي بس فانشت كان عند خوازي سر يعني قالك دا خوازيش مد بجم توش كدتني شيخ ام حس كنت بما پیدا کی باور بك قالك دا خوازي سر تن نگمن جلين ازدیان ج چندین جورا پکهاتی او هر دورک نخش و ستایلک خوهیو دیسان جوازی کم مازند ناف برا جلی میران او ی جنان دا هيا زرا هي يا سبي بلا ومزرا افان بيجني مزرا قرمزي افا برابتر اف مزرا جنت سرا كارتينا برخود كان
ام بجنبی کمی درافی اول رشکا برای بتر حالا بتنه چکرن وی کمی کاوی که کسر ادویره خواب آساب این خواب دینه ادویره که کو اشاره هندی بو اول کچکا نزوجیا دگشتی بێگومان مێژوویە دروستکردنا cilên êzdiyan vedgerîte hezaran sala ji ber ku kerestên ev cile pê hatine durustkirin ji miyê berxî û avirmîşî bûye û bi destî hatine nexşandin. الكتوان مقاطنية بري بون بنتانة بري هاد جام محلوج بو تشتكرن صرماية بون أو راتبا ورهني تشتكرن شهرية بون أو تشتكرن برخود كرن جرمون. Li zorbey helkeftan keç û kurên êzdiyan xobcil û bergên folklorî dikin. Her kesek bi gorey devera xwe ji ber ku her deverekê cudahiya xwe heye di nexş û dîzaynên cila da. Kawa Umer dengê Amerîka, deşta Neynewa. لە دەشتا نینەوە ڕوودەکەینەوە باشووری عێراق و دانیشتوانی شاری بەسڕای عێراق خۆیان بۆ پێشوازی 25 ئەم مانگا ئامادە دەکەن کە یاریکی تۆپی پێی جامی کەنداوی عەرەبی لە نێوان و عێراق و یەمەندا لە 6 ئەم مانگەدا دەست پێ دەکاتن. لەم راپۆرتەدا حەماسەتی ئەو کەسانە دەبینین کە خۆبەخشانە ستادیومەکانیان جوان دەکەن. خۆبەخشە بەسراویەکان دیوارەکانی شارەکەیان دەڕازێننەوە وەک پێشوازی لە یاریەکانی 25ەم خولی پاڵەوانتی کاسی کەنداو کە لە 6 ئەم مانگەدا لە عێراق بەڕێوە دەچێت. دەخوازن وێنە جوانەکانی عێراق بخەنە بەر چاوی گەشتیارانی ئەو بۆنە وەرزشیە. كانت مبادرة تطوعية من قبل ما يقارب کارێکی خۆبەخشانەیە لەلایەن 25 کەسێکەوە کە هەر یەکە و کاری جیاوازمان هەیە تەنها وەک بەشداری و سەرکەوتنی پاڵەوانێتی 25 کەنداو لێرەین. ئەو وێنانەی لە یاریگای مینای بەسرا دەیکێشن هەمە چەشنە. هەندێکیان وێنەی ناوچە کۆنەکانی بەسرا و سروشتەکەیەتی و هەندێکیشی وێنەی ناوداران و ئەدیبەکانمانە. هەمووشی لە پێنا و دەرکەوتنی بەسرایە بە جوانی. پاڵەوانێتی تۆپی پێی کەندا و میوانداریکردنی بەهۆی شەڕ و شۆڕ و نەئارامی لە فیفا عێراقی لێ دەرکرا بوو. پێدەچێت ئێستا سەردەمێکی تری عێراق بێت دوور لەو دۆخە ئاسایشەی ڕابردوو کە بەهۆیەوە عێراق لە زۆر کایەکان دوورخرابەوە. نەوەی نەوەدەکان یەکەم جارمانە پاڵەوانەتیشی وەک کەنداوی 25 لە عێراق میوانداری بکرێت. ئێمە وەک خوێنکار ژیان و وێنەکێشانمان خۆش دەوێت. دەمانەوێت پیشانی جیهان بدەین کە ئەم وڵاتە تەنها شەڕ و شۆڕ و جەنگ نییە. میلەتێکین حەزمان بە ژیان و خۆشیە. کۆمەڵێک گەنجی بەسراوی دیوارە بێڕەنگەکانی شارەکەیان کردە دیاریەک بۆ گەشتیارانی پاڵەوانێتی کەنداوی 25 ڕازاندنەوەی شارەکەیان تاوکو پەیامێکی جیاوازتر بە جیهان بگەێنن. نحن مستمتعين جدا بهذه الأجواء. ئەوەی بۆ پاڵەوانیەتیە دەیکەین زۆر چێژ بەخشە. زیاتر لە 40 ساڵە ئەم پاڵەوانیەتیەمان لێ قەدەغە کرابوو. لە دوای ساڵی 1970 ئەمە یەکەم جارە میوانداری پاڵەوانیەتیەکە دێتەوە باوەشی عێراق. ئاماژەیەکیشە بۆ سەقامگیری ئاسایش و ئابووری و سیاسی عێراق. شاری بەسرای خواروی عێراق چاوەڕوانی میوانداریەکەی پاڵەوانیەتی تۆپی پێی کەنداوی 25 کات لە نێوان 8 وڵاتدا پەرۆشیەکیش لە خەڵکی بەسرادا بەدی دەکرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. پانێلین وزەوکارە بێ بێتیشکا ڕۆژێ لەگەلک دەڤەرین جیهانی لەسەر بانان و لەسەر عردێژی تێندانین لێ دیسانژی دەبە لەسەر ئاوێ وەرن دامەزراندن. تەکنۆلۆژیایە کەهرە بێ بێتیشکا ڕۆژێ لە وڵاتین ئاسیا و ئەوروپایێ بە ئاستەک مەزن دەرکەتیە و نەها لە وڵاتین ئەمریکا باکوور ژی بازاڕێوی گەرمە.
یەکێک لە هەرە داهێنانە بەربڵاوەکان بۆ بەرەمهێنانی کارەبا ئەوەی ژینگە پیس ناکات بە فۆتۆ ڤۆڵتێکس دەناسێت یان بە FPV ئەوەی تێیدا پانێڵی بەرەمهێنانی وزە بە تیشکی خۆر لەسەر تەختی ئاو دادەنرێن و لەنگەر دەگرن لەوانە لەسەر دەریاچەکان و بەندا و هەروەها لەسەر ڕووی ئاوی دەریاکان. پرۆژەکانی بەرەمهێنانی کارەبا بە پانێڵی خۆر بگرە زیاتر سەرنجڕاکێش دەبن کاتێک لە نزیک وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا بە ئاو دروست دەکرێن. In countries that depend again on a lot of hydropower. لەبەری پشبەستن بە ئەندازەیەکی زۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا بە وزەی ئاو ئێستا دەتوانرێت زیاتر پانێلی خۆر بەکاربێنیت و پشبەستنت بە بەرهەمهێنانی کارەبا بە ئاو کەم بکرێتەوە. ئەوەش لە ڕێی بەکارهێنانی پانێلی تیشکی خۆر کە لەسەر ڕووی ئاودا دەنرێت و لە وەرزەکانی زۆر وشکە ساڵیدا دەتوانرێت پانێلی گلدانەوەی وزەی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا بەکار بهێنرێت. دێبرا فەج ئەندامی ئەنجومەنەکە دەڵێت 5,000 پانێڵی خۆر لە ئێستادا لەسەر یەکێک لە سەر تەختی دەریاچەکانی ئاوی پاشەڕۆ لە شارۆچکەی وینزەر لە کالیفۆرنیا لەنگەریان بەسەر ئاوەکەوە گرتووە. ئەو پانێلانە ڕێژی لە 90% کارەبا دابین دەکەن. ئەوەی ئێمە بۆ هەموو پرۆسەی خاوێنکردنەوەی ئاوەکە پێویستمان پێی دەبێت هەروەها بۆ ئەنجامدانی هەموو کارەکانی گۆڕەپانی دامەزراوەکە و بۆ گواستنەوەی ئاوی پاشەڕۆ و بۆ ئامێرەکانی گەرمکردن. ئەم دەریاچەیە لە ڤێرجینیا یەکێکە لە نزیکەی ئەو 25,000 ڕووبەرە ئاویانە کە لە ویلاتە گرتوەکانی ئەمریکادان و لەلایەن حکوومەتەوە بە شوێنێکی گونجاو دیاری کراوە بۆ دانانی پانێڵ لەسەر تەختی ئاوەکەی بۆ بەرەمهێنانی کارەبا. پانێڵەکان ئەوانی لەسەر ڕووی ئەم ئاوانە دانراون و لەنگەریان گرتووە یەک لەسەر چواری ڕووبەری هەر یەک لەو شوێنانە دادەپۆشێت و شیانی بەرەمهێنانی لە سەدا 10 وزەی پێویستی ئەمریکا بەرهەم دەهێن. بۆ ستیڤ هەرمن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. وڵاتی مسر قاپێکی دەگمەنی سەوزی تابوتێکی زۆر کۆن و مێژووی وەردەگرێتن کە لە ئەمریکا دۆزراوتەوە لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژنەماوانیدا کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا و مسریش و گەشت و گوزار و شوێنەوارەکان مسر کە ساز کرابوو ئەم هەواڵە پشت ڕاست کراوە. وردەکاری لەم راپۆرتەی دەنگی ئەمریکادا. مسر ڕۆژی دووشەمە دەستکەوتنی سەرقاپێکی دارەمەیتێکی بەردینەی دێرینی مسری لە ئەمریکاوە ڕاگەیاند. بەرپرسانی مسر دەڵێن دارەمەیتەکە کە بە ڕەنگی سەوز بۆیاغ کراوە پێی دەچێتی بەرپرسێکی دەوڵەتی بەناوبانگ بێت لە سەردەمی کۆتاییەکانی مسری کۆن و کێشی نزیکەی 500 کیلۆگرامە. إن استعادة التابوت الأخضر وعودته وەرگرتنەوەی ئەم سەرقاپی تابوتە سەوزە و هێنانەوەی بۆ وڵات هەنگاوێکی نوێیە لە سەرکەوتنی وەزارەتی دەرەوە بۆ پاراستنی میراتی نەتەوەی میسر. ڕەنگدانەوەی ڕۆحی هاوکاری نێوان میسر و ئەمریکایە لە بواری پاراستنی ڕۆشنبیری. ئەم هاوکاریە بە دوویا داشنامەی لێکتێگەشتن لە ساڵانی 2016 و 2021 پشتگیری کرا بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانی نایاسایی بە بەرهەمە کەلتوریەکان. بەرپرسەکان هەروەها باسییان لەوە کرد کە چۆنیەتی دزەکان ئەو پارچە دێرینیان بردبوو. ئەوە سەرقاپی تابوتە کە بنکەی هەیە بەڵام دزەکانی گۆڕەکان بۆیان دەرکەوتووە سەرقاپەکە ئاسانترە بۆ بردن و گواستنەوە. وا دیارە تەنها سەرقاپەکە براوە و بنکەکە هێشتا لە هەمان ئەو شوێنەیە کە لێی دۆزرایەوە. بەهۆی ئەم ڕەنگەوە ناوی تابوتی سەوزی لێنراوە کە زۆر ناوازەیە و زۆر گرنگە بۆ میسریە کۆنەکان. وەرگرتنەوەی ئەم سەرقاپی تابوتە سەوزە و هێنانەوەی بۆ وڵات هەنگاوێکی نوێ لە سەرکەوتنی وەزارەتی دەرەوە بۆ پاراستنی میراتی نەتەوەی مسر. للأسف في جزء كبير بەشێکی گەوری تابوتەکە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان لە دۆخێکی خراپدایە لە ئەنجامی قاچاقکردنی بە شێوەیەکی نایاسایی. پلانمان هەیە بیبینە مۆزەخانەی میسری لە تەحویل بۆ ئەنجامدانی کارێکی وەک چاکردنەوەی سەرەتایی و نۆژەنکردنەوەی ورد کە ئەمەش زۆر گرنگە. مسر لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 29,300 کەلوپەلی قاچاغی دۆزیوەتەوە. شایان پاشا بۆ راپۆرتی مەی شەمسدین دەنی ئەمریکا واشنگتن. تشتێ باش ئەوە ئەف پاشمایان دیریکو و تێنە دزین گەلک جیهین دنیاە تێنە ڤەدیتن جارێکەدی چونکە ئەو قاچاقچیویان ئەو دزین وان شینەوارە دەماک و دبەنە وان مەزادخانەیان فرۆشن جیهین تایبەت تێنە ناسکردن و ئەف شنەوارێکی ویجیهێ تایبەتە بتنی دەبێژن و ئەو قاچاقچین تلیاک و مخدراتە گەلک وڵاتین ئەمریکالاتین دیشتین وان پارچن شینەوارەین گرنگن دیرۆکی لە جەمخوا بهێنن چونکە دەستی حکومەتان ناگەها وانە.
الجو پیامن ورزشی نافدار فوتبال رونالدو لپارکا مارسول پارک داگرتی به 25,000 کسان للرياض پایتخت عربستان السعودی بگرمی هات پیشوازی کرن دماکو او بکنجن زروشین ان یعنی النصر دا درکتی کریستیانو رونالدو خواکی لاستقبانکی به هم پا بناف کریا و سورا و رجده کو او دی برداوامی ورزشی خواه بده وکا یاریزانک فوتبالی پیشوازیک تایبەت لوی هات کرن دو سێشەمبێ لە یانەیەوی یان و یا لە عەرەبستانە سعودی و ئێوارە کرن وان ڕۆژان پشتی تایبەت ژی پشتی یاریên فوتبۆڵێ یەن جیهانی لە قەتەرێ ئەم دەنگ و باسên وەرزشوانان دبیهیسین مەدی بەری چەند ڕۆژان یاریزانی فوتبۆلیê ناوداریê بەرازیلê پێلێ وەغەرە داوی کرد دوهژی ڤیدیۆن وان مەدیتن کو لە ستادیۆمێکێ تایبەت لە بەرازیلێ سەرۆکی فیفای و مەزنەکار بەدەستین vê ڕێخستیا وەرزشی لەوەر ئامادە بوون ئیرۆژی تەرمێوی هات ڤەشارتن هەر لێ وڵاتی وی یعنی لوی جهێ ئەو لێبووی هەلبەت وی ناوێخواژی لە دیرۆکێدا تۆمار کرد وەکە یەکەم وەرزشفانی فوتبۆڵی سەردەمی خوا ببێ چەندین تین داویە بەرنامە ئیرۆ یا کورت کنەکشن هەتا سبەهی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ